بینەرانی ئازیزی NRT سڵاو تاوتوێی هەواڵی ئەمڕۆمان تایبەت دەبێت بە تەوەرێک کە لەمڕۆدا گرنگی خۆی هەیە ئەویش تەوەری حەسانە و هەڵگرتنەوەی حەسانە لەسەر پارلەمانتار ئەوەی وای کردووە ئەم تەوەرە گرنگی هەبێت ئەوەیە کە ئەمڕۆ پارلەمانی کوردستان دانیشتنی خۆی ئەنجامدا و بەبێ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەڵگرتنەوەی حەسانەی لەسەر پارلەمانتار پێشەوا تۆفیق خستە دەنگدانەوە و 65 پارلەمانتار پەسەندیان کرد و حەسانە لەسەر ئەو پەرلەمانتارە هەڵگیرا بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری بەڕێز پەیمان عەزەدین پارلەمانتار لەسەر فراکسیۆنی گۆڕانمان کردووە و بەخێربێی پەیمان خان ئەکرێت بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە پێش هەموو شتێک کە هەڵگرتنەوەی حەسانە چی دەگەیەنێت؟ بۆ خۆی ئەندامی پەرلەمان بە ئاعتیباری ئەوەی کە نوێنەری گەلە و بە کۆمەڵێک دەنگ ئەچێتە ئەو جێگایە بەپێی یاسا حەسانەیەکی هەیە کە ئەو حەسانەیە پشتیوانی لێ ئەکات یا یارمەتی ئەیە بەوەی کە بە ئاسانی ڕوبەڕووی لێپێچینەوە نەبێتەوە و هەتا ئەو حەسانەی هەبێ لە بەردەمی دادگایە بانگ نەکرێەوە ئامادە نەبێت بۆ پێی کە ئەو وەکوتەم نوێنەری خەڵکا بەڵام لابردنی حەسانە بۆ خۆی ئەویش دیسانەوە دەقێکی قانونیە بەمانای ڕێگەدان یاخود مۆڵەتدان بە چوونە بەردەمی دادگا بۆ ئەندامی پەرلەمان لە کاتی داواکردنی لەلایەن دادگاوە بۆ مانایی ئەگەر ئەو مۆڵەتە نەبێ یا ئەگەر ئەو حەسانەیە لا نەبرێ تەنانەت ئەگەر سکاڵاشی لەسەر تۆمار بکرێ ئەندامی پەرلەمان ناچێتە بەردەمی دادگا و داوای ئامادەبوونی لە بەردەمی دادگایە ناکرێت. واتە حەسانە خۆی بۆ خۆی ئەو تایبەتمەندیە بە پەرلەمانتارە بەخشێت کە ڕێگا لەوە ئەگرێت کە بچێتە بەردەم دادگا و لێپرسینەوەی لێ بکرێ. بەڵێ لە کاتێکدا ئەگەر دادگا بگەڕێتەوە بۆ پارلەمان هەر لێپرسینەوە لەگەڵ بڵین ئەو پەرلەمانتارە ناکرێت؟ بەڵێ ئەمە ڕێکارە یاسایەکەیەتی کە لابردنی حەسانەیە لەبەر ئەوەی ئەو حەسانەیە مانەعە لەوەی کە ئەندامی پەرلەمان لە بەردەمی دادگایە ئامادە بێ لە کاتێکا کە پێویست بەوە بکە وە سکاڵا هەبێەوە دادوەر داوای ئامادەبوونی ئەو ئەندامی پەرلەمانە بکە ئەبێ سەرەتا داوا لە پەرلەمان بکە بە لابردنی حەسانەکەی و ئەو داواکاریە ئەخرێتە دەنگدانێکی نهێنیەوە لە کاتی لابردنی حەسانەکەیە ئەندامی پەرلەمان وەکو هەر کەسێکی کەی ئاسایی لە بەردەمی دادگایە ئامادابێ. باشە بەنسبەت ناو هۆڵی پەرلەمانەوە لە چی ئەو پەرلەمانتارە بێ بەشە بێت کە حەسانی لەسەر هەڵگیراوە؟ ئەمە مانای وەرگرتنەوەی ئەندامەتی نییە لابردنی حەسانە مانای نەهێشتنی ئەزوێ نییە ئەمە وەکو وتم چۆن ئەڵی ڕێگادانێکە بەوەی کە بچێتە دادگا بەڵام لە دواییە لە دادگایە وەکو هەر وڵاتیەک ئامادە ئەبێ لەو کاتەیە ئەتوانێت تەمەتوع بە هەموو مافەکانیەوە بکە وەکو ئەندامی پەرلەمان هەتا ئەو کاتێک کە حکمی دادگایەک لای ئەبێتەوە و ئەندامەتی لەسەر هەڵەگیریە مانای کە ئەندام وەختێک حەقی ئەندامەتی نامێنێت لە ناو پەرلەمانە کە قۆناغێکی ترە کە مافی ئەندامەتی لێوەرئەگیرێتەوە لە ناو پەرلەمانە. بەڵێ وەکو بینیمان و ئاگادارین لە دانیشتنی 19 مانگەدا پارلەمانتاری لیستی گۆڕان پێشەوا تۆفیق بوتڵێکی ئاوی یان دوو بوتڵی ئاوی گرتە سەرۆکی پارلەمان. جا ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان چۆن مامەڵە لەگەڵ ئەم مەسەلەیەکەن و چۆن تێ ئەڕوانن؟ ڕاستێکی من ناتوانم وەکو بزوتنەوەی گۆڕان قسە لەسەر ئەوە بکەم بەقدر ئەوەی کە وەکو ئەندامی پەرلەمان وەکو ئەندامی فراکسیۆنی گۆڕان ئەمەوێ قسەی لەسەر بکەم قسەکەش ئەوەیە کە بۆ خۆی ئەو کردارە کە کاک پێشەوا تۆفیق پێی هەڵسا تەنانەت لە لای خودی کاک پێشەواشەوە با بڵین کردارێکی بەرنامە بۆ داڕێژراو نەبووە یاخود کردارێکی خوازراو نەبووە بۆ ئاراستەی کە فراکسیۆنی گۆڕان بە دوێنەرایەتی کاک پێشەوەیە کاک پێشەواش بۆ خۆی وەکو ئەندامی پەرلەمان لە نیەتیا بوو بێ بە قەرارێکی موسبەق کە ڕەفتارێکی لەو جۆرە وەکو شێوازێکی بەکارهێنانی توندوتیژی بەکاربێنێت لە ناو پەرلەمانە ئەمە وەکو مەبدەئی کارکردن بەڵام ئەو ڕەفتارانەی کە ئینسان ڕوبەڕووی ئەبێتەوە بەبێ ئەوەی لە بینی قەوسێکە کە ئەمە بە شێوازێک لە تەبریر بۆ توندوتیژی بەکارنەیەنرێ بەڵام پێویستە ئێمە بزانین کە هەموو ئینسانێک کاک پێشەوا بێ یا خودی سەرۆکی پەرلەمان بێ یا هەر مرۆڤێکی تر بێ
ئەگەری ئەوە هەیە کە ڕۆژێک لە ڕۆژان لە پەرچەکردارێکە کە ڕوبەڕووی فشارێکی دەرونی یا هەر جۆرە فشارێکی تر ئەبێتەوە کە لە بەتایبەتی لە بارودۆخێکی پڕقەیرانی وەکو ئێستای هەرێمی کوردستانە کە ڕفتارێکی نەخوازرا و لەلایەن خۆی و لەلایەن دەوروبەرەکەشیەوە ئەنجام بدات. بۆیە من بۆ خۆم خوێندنەوەی خۆم ئەوەیە کە ئەوە ڕاستە وەکو کردارێکی نەخوازراوە هەر مرۆڤێک بەرامبەر مرۆڤێکی کە بەکاری بێنێ. واتە ئێوە لەگەڵ لایەنەکانی ترا کۆکن لەسەرەوەی کە ئەو کردارێکی نەخوازراو بووە. ئەو لە هەر شوێنێک ئەنجام بدرێت کردارێکە مرۆڤ پێش وەخت ناوێ بگاتە ئەو ئاستەی توندوتیژی، بەڵام بارودۆخەکان قەیرانەکان ئەو توندوتیژیەی کە لە دەوری ئەکرێ ئەی خاتە بەردەمی حاڵەتێکی وایکە ئەو کاتی ئینسانێک لەوە تاوانی گەورەتر کە ئینسانێک ئەکوژێ بە ئەکیدی دنیایەک هۆکار لە پشتێوەیەتی کە گەیاندوێتی. بەڵام لایەنەکانی تر و ژمارەیەکش لە هاوڵاتیان ڕایان وایە کە مادام پێشەوا تۆفیق نوێنەرایەتی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی کوردستانەکە نەئەبوو بەو ڕفتارە هەڵبسایە، ئێوە پاساوتان بۆ ئەم حاڵەتە چییە؟ ئەزایی نەبوو شتێکە پێم وابێ نییە هەر پێویست نییە بوترێت، چونکە ئینسان بەدەرە لەوەی کە ئەبێت یا نابێت کۆمەڵێک ئینفعالات و کۆمەڵێک هەڵچوون و کۆمەڵێک بارودۆخی دەور و پشتی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری هەڵی ئەسوڕێنێ کە با بڵین هاوکێشەیەک یا چوارچێوەیەک نییە کە تایە جێگیر بێتەوە. من جوابی ئەم پرسیاری جەنابدیا ئەوەی کە خەڵک پێی وایە نەبوو لە قسەیەکی بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە ئەهێنمەوە لە کاتێکا کەلی پرسرا لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیە بۆ وشەی حەسیرمەیان بەکار ئەهێنێ کە وشەیەکی نەخوازراوە لە ئەدەبیات و لە کەلتوری کوردیا وشەیەکی خوازراو نییە، وشەیەک نییە بۆ خۆشەویستی و تەبایی بەکار بهێنرێ بۆ بەکاریهێنا وەڵامێکی زۆر معقولی هەبوو بەوەی کە ئەم وشەیە وشەیەکی کوردەواریە. بە ڕۆژنامە نووسەکەی ود ئەگەر تۆ لە باوکت بپرسی ئەزانێ وشەیەکی کوردەواریەوە بەکار ئەهێنرێ، کەواتە سەرۆکی پەرلەمان، ئەندامی پەرلەمان، سەرۆکی حکوومەت، هەر کەسێکی کە ئێمە هاوڵاتی ئەم وڵاتین و بە کەلتور و بەدابوونەریتی ئەم هەرێمە و ئەم وڵاتی خۆمان پەروەردەکراوین. بۆیە ئەندامی پەرلەمان من بە پێچەوانەوە ئەڵێم ئەبێ لە سەداسەد ڕنگدانەوەی ئەو بارودۆخ و ئەو داواکاری و ئەو هەڵچوون و داچوونانی خەڵک بێت. مەبەستی تۆ ئەوەیە کە ئەوەی لەسەر شەقامەکان ڕوایە، ئەو تووڕەبوونی لەسەر شەقامەکانە هەیە، ڕەنگی یاوەتەوە لە ڕفتاری پێشەوا تۆفیقا بۆیە بەو ڕفتارە بەدڵنیاییەوە. ئەگەر واژ نەبێ پەرلەمان هیچ مانایەکی نامێنێتەوە بۆ دەستگایەک کە دامەزراوەیەک بێ نوێنەرایەتی گەل بکە. ئەو کاتە وای لێت کە پەرلەمانەکەمان پەرلەمانی مۆزەمبیق و ئێمە خەڵکی هاوڵاتیانی ئەم هەرێمەین کە نابێ ئەو بۆشاییە لە بینی ئەوەیە هەبێ ناکرێت ئێمە ئەوەندە خۆمان بخەڵەتێنین. پێمان وابێ لەسەر جادەکانمان پۆلیس بەرد ئەگرێتە هاوڵاتی بەرد ئەگرێتە پۆلیس، بەڵام پێمان وابێ ئەندامی پەرلەمان ئەبێ وەکو پەرلەمانتارێکی سویسرا تەعامل بکە لە کاتێکە کە لە بینی قەوسا دیسانەوە ئەڵێمەوە ئەمە تەبریر و شەرعێتدان نییە بەو جۆرە ڕفتارانە، بەڵام بەقەدەر ئەوەی کە ئێمە ئەبێ وەکو خۆی وەزعەکە ببینین کە ڕفتاری لەو شێوەیە لە زۆر پەرلەمانی دنیای ڕوویاوە لەبەر ئەوەی ئەندامی پەرلەمان مرۆڤی ئالی نییە، مرۆڤێکە کە پڕە لە هەست و شعور. پەیمان خان، بە حکمیەوەی تۆ پارلەمانتاری لەسەر فراکسیۆنی گۆڕان و بزوتنەوەی گۆڕانیش خاوەنی ئایدیا و ئایدۆلۆژیەیەکی سیاسی تایبەت بەخۆیەتی، ڕات وایە کە ڕێگرتن لەم هەڵسو کەوتانە لە ناو پەرلەمان وا ئەکات خەڵک لەسەر شەقامەکان زیاتر بوروژێن لە جیاتی ئەوەی یان با بە شێوەیەکی تر بێڵێن ئایا ئەمە وا ناکە کە ئەو شەڕی لە ناو پەرلەمانە هەیە بگوازرێتەوە بۆ سەر شەقامەکان؟ بەدڵنیایەوە بۆ خۆی ئەم دووفاقیە لە مامەڵەی سەرۆکایەتی پەرلەمانە ئەدخاتە بەردەمی ئەوەی کە نەک ئەوەی پەرلەمان هۆکار بێت لەوەی کە تەهدیئەی بارودۆخەکان بکات یا لەوەی کە شەقام هێواش بکاتەوە، بگرە هۆکارێکی گرنگ و کاریگەر ئەبێ بۆ تووڕەترکردن و گەرمترکردنی شەقامی کوردی کە ئێستا لە بەرژەوەندی هیچ کەسێکانیە لە بەرژەوەندی کوردانیە بە شێوەیەکی گشتی. بۆیە دووفاقیەکان لە چیایە؟ ئەو کاتێک کە پەرلەمان هەنگاو ئەنێ بۆ سندنەوەی حەسانە لە پەرلەمانتار پێشەوا تۆفیق بۆ جێبەجێکردنی ئەو مادە قانونیە کە لە مێژووی پەرلەمانە تەسەوری نەکردووە بگاتە ئەوە لەبەر ئەوی پێی وا بۆ بە بەردەوامی پەرلەمانی بەڵێ ئەبێت، بەڵام لەگەڵ ئەوشە چەندین مادەی یاسایی پێشێل کردووە بۆ ئەوی ئەو مادەیە جێبەجێ بکە. یەکێک لەوانە
بەپی پەیڕەوی ناوخۆ ئەبێ بەرنامەی کار 48 سەعات پێش ئەوە لە بەردەمی ئەندامانی پەرلەمانە بێ. پەرلەمانی کوردستان بە خەمساردیەوە سەعات 11 ئەم بەیانیە بڕیاری داوە کە جەلسەی ئەمڕۆی یەکێک لە بڕگەکانی سەردنەوەی حەسانە بێت لە پەرلەمانتارێکی فراکسیۆنی گۆڕان لە کاتێکا کە ئەزانن تێکرای فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن بایکۆتی دانیشتنەکانی بەپی پەیڕەوی ناوخۆ بڕوانینە ئەم هەنگاوە تەفسیر چییە بێت؟ تەفسیر ئەوەیە کە پەرلەمان پەیڕەوی ناوخۆ و بە شێوەیەکی گشتیش با بڵین پچووکراوەیەکی یا ڕنگدانەوەی ئەو دۆخەیە کە ئەو دۆخە سیاسیە کە لە هەرێما ئەگوزارێ کە قانون بە شێوەیەکی گشتی لە لای ئەو دامەزراوانە بۆتە ئەو لاستیکەی کە چۆنمان بوێ ئاوایی کێشین ئەو کاتی لە بەرژەوەندی سەرۆکایەتیا بوو یا لە بەرژەوەندی پارتەکانی دەسەڵاتا بوو متمانە لە هەر 35 ئەندامەکەش بسەنجێتەوە یاسا بەکار ئەهێنرێ بەڵام ئەو کاتی کە پێویست ئەکا دۆسیەی حەڤەی دوو لەگەڵ ئەوەی تۆمەتباران نە حەسانەیان هەیە و نە ڕێگریەکی یاسایی هەیە لە دەستگیرکردنیان چونکە دادوەریش ئەمری کردووە بە دەستگیرکردنیان بەڵام کار ناکرێ بۆ ئەوی ئەوانە ببرێنە بەردەمی باشە. پەیمان خان مەبەستی تۆ ئەوەیە کە پارلەمانی کوردستان نەیتوانی ڕۆڵێکی ئیجابی بگێڕێت لە هێمنکردنەوەی بارودۆخە و چارەسەرکردنی قەیرانەکان بە دڵنیاییەوە نەیتوانیوە بە دڵنیایی لەبەر ئەوەی لەگەڵ ئەوەی کە لە ژێر فشار و داواکاری فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنە توانی دوو بڕیار دەرکا بە کۆمەڵێک خاڵی ئیجابیەوە بەڵام بەڕاستی عیبرە بە دەرکردنی قانون نییە بەقەدەر ئەوەی لە پەرلەمانە و لە ژیانی سیاسیە عیبرە بە نەتیجە و بە جێگەیاندنی ئەو بڕیارانەیە ئەو کاتێک کە پەرلەمان دەستەوسان بێ لە بەردەمی جێبەجێکردنی بڕیارەکانی خۆیان ناتوانرێت تۆ بڵێ کە ئەتوانێت ڕۆڵێکی ئاشتەوایی یاخود ڕۆڵێکی ئیجابی بگێڕێت. بڵین فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن نەیتوانیوە ڕۆڵ ببینێت یان کاریگەری لەسەر پارلەماندانێت بۆ ئەوەی ڕێچکەی شوکارەکانی بگۆڕێت بە دڵنیاییەوە ڕۆڵی نەبووە توانیوێتی کاریگەری دابنێت توانیوێتی کاریگەری دابنێ بە نەتیجەی ئەوەی کە زۆرینەی ئەندامانی پەرلەمانی گەیاندۆتە سەر ئەو ڕایی کە ممارەسەی کۆمەڵێک ڕێسا و یاسا و مادەی پەیڕەوی ناوخۆ بکەن کە ئەگەر ئۆپۆزیسیۆن نەبووایە بە 20 ساڵی کەش ئەو مادانە پەرلەمان بەخۆیەوە نەی ئەبینی با بڵین بێتە بەردەمی یا گفتوگۆی تیا بکە کەواتە ئەگەر بە زەرەری ئۆپۆزیسیۆنیش بێ لە مەرحەلەیە بەتەنیا ئەوەی کە ئۆپۆزیسیۆن وای کردووە ژیانی فعلی بکە بەبەری دامەزراوەی پەرلەمانە من پێم وابێ ئەمە هەنگاوێکی ئیجابیە کە بۆ خۆشی هەموو هەنگاوێک لە ڕاوەشانەوە دەست پێەکە من ئەتوانم ئێستا ئاوا وەسفی بکەم کە ئۆپۆزیسیۆن توانیوێتی دامەزراوەی پەرلەمان ڕاوەشێنێ بەڵام گۆڕانکاری هەڵوێستی سەرۆکی پەرلەمان چیە لەم بارەیەوە دوای لێسەندنەوەی حەسانە مەبەستم دوای ئەوە سکاڵات تۆمارەکات پێشتر لە ڕاگەیاندنەکانەوە بیستمان کە ئەو پەنا بۆ دادگا دەبات ئەبێت پێشەکی یعنی بەدیهیە کە سەرۆکی پەرلەمان داوای تۆمار کردووە اینجا دادوەر داوای هەڵگرتنی حەسانەی کردووە یعنی واتە پێش هەڵگرتنەوەی حەسانە دادگاش هیچ شتێک ناکات لەگەڵ پارلەمانتارەکان نەخێر باشە ئەگەر لە دادگا پارلەمانتار پێشەوا تۆفیق داواکەی یا داواکەی سەرۆکی پەرلەمان بڵین بردیەوە سەرۆکی پارلەمان پێشەوا تۆفیق داواکەی دۆڕاند دوای ئەوە ئەندامەتی لێ وەردەگیرێتەوە ئەم ئەگەرە دەرگامان لێ ئەکاتەوە لە بەردەمی کۆمەڵێک ئەگەری ترایە کەمیان ئەوەیە کە ئایا لە بەردەمی کۆمەڵێک پرسیارە ئایا دادگاکانی ئێمە بەڕاستی ئەوەنە سەربەخۆن کە مامەڵە لەگەڵ ئەم بە تایبەتی ئەم دۆخەیە وەکو خۆی بکەن چونکە ئەگەر مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە وەکو خۆی بکەن ئەو کردداری کە کاک پێشەوە پێی هەستاوە لە بینی مخالەفە و جونحی بەسیتەیە کە ئەم دوانە هیچ کامێکیان مانای ئەوە نییە کە لەو دەقەیاساییانە نین کە تۆمەتێکی با بڵین مخلە بشەرەف نییە کە حەقی ئەندامەتی لێ ببرێتەوە بەڵام گومانەکە لێرە ئەمێنێ ئایا دادگا سەربەخۆیە بەقەدەر ئەوەی ڕەفتارەکە و خۆی پەیمان خان دوا پرسیارم ئێوە گلەی و گازندەی ئەوەتان هەیە کە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بۆ 19 ساڵ پێش ئێستا ئاگەڕێتەوە ئایا لە مەولا کاری جدی ئەکەن بۆ گۆڕینی ئەو پەیڕەوە پرۆژەی گۆڕینی پەیڕەوەکە زۆر لە مێژە ئیشی لەسەر کراوە بەڵام هەر گۆڕانکاریەک ئەوەندەی پەیوەستە بەوەی کە لە دەرەوەی پەرلەمان ئەخوازرێ دامەزراوەی پەرلەمان چۆن بێ و چ پەیڕەوەیەکی بۆ دابنرێ ئەوەندە لەسەر ئەوە ناوەستێکە ئێمە ئیشی جدی بۆ بکەینیانە مەبەستی تۆ ئەوەیە پارلەمان سەربەخۆ نییە بە ئەکیدی بەڵێ پەیمان ئازەدین پارلەمانتار لەسەر فراکسیۆنی گۆڕان زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوون لە ستودیۆکانی ئەنئارتی سپاس بۆ ئێوە بینەرانی ئازیز تەوەری
بەرنامەی ئەمڕۆژمان کۆتایی هات تا تاوتویەکی تر بەخواتان ئەسپێرن بەخۆشی دابن.